هاوڵاتیەکی شاری سلێمانیە و کاری دەزیێڕی دەکات لە بازاڕدا دەڵێت لە حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک سوودمەند نەبووە سەرەڕای خراپی باری ژیانی و کەمی داهاتی کارەکەی ماوەی 9 مانگیشە قایمقامێتی سلێمانی شوێنی کارکردنەکەی لێ قەدەغە کردووە لەتیف مەحموود دەڵێت بەهۆی نادادپەروەری بەرپرسانەوە هیچ ئومێدێکی نییە کە گۆڕانکاری بەسەر ژیانی دابێت بەنسبەتی منەوە بەنسبەتی هەزارانی وەکو منەوە کە لەو بازاڕە کار و کاسبیەکەین بۆ تقریبەن ئێمە 10 مانگە یان 10 مانگە دەرکراوین جەنابی کاک مەسعود لەسەر حەق بوو لەسەر ویلایەتەکەی جێی ناکۆکی بوو بۆیان درێژ کردەوە من هەر دەستگێڕم لە ناو بازاڕ جەنابی مام جەلال لەوێ بوو 4 ساڵ نەخێر چواریکەیان بۆ تا بە حەقی خۆی ڕۆی دوایی ئەو بەڕێزەی کە ڕۆژ کاک دکتۆر فواد مەحسووم من هەر لە جێی خۆمم و هەزارانی کە بێت و بڕوە من هەر دەستگێڕم لەو ناو بازاڕەیە و من هیوادارم بتوانن ئەمانە ڕێکەون و هیوادارم بیرێکیش ئەوان هەر کۆبوونەوەیەک ئەکەن ئەڵێ بێ بەرژەوەندی خەڵکی ئاسایی تیابێ ئەی کووە بەرژەوەندی خەڵکی ئاسایی فەرمو من ئەوە چەندێکە ئالەوە کار و کاسبیم لێ دەرکراوم یەخی کێ بگرم لە دوای 26 ساڵ لە حکومڕانی پارتی وێکێتی هاوڵاتیان دەڵێن بەهۆی گەندەڵی و شکستەکانی ئەو دوو حیزبەوە لەگەڵ ئەوەدان بۆ دابینکردنی سوتەمەنی و موچە بگەڕێنەوە بۆ ئەو بەغدایی کە هێرشی سەربازی کردە سەر کەرکووک و لە ڕابردووشدا بڕیاری ئەنفال و کیمیاباران و قەرکردنی کوردی دەرکردووە هەروەها هاوڵاتیان دەڵێن متمانەیان بەم دەسەڵاتدارانەی هەرێم نییە و هیچ هۆکارێکیش بۆ مانەوەیان نەماوە سەرگەردانیایە بۆی ئەو خەڵکە زیاتر ئاوا مەجبور بووەتەوە ئەمڕۆژ مەسەلەیەکی پەندێکی ژەیڵێ ئەلمال و یعطیکە العلمی والمعرفە ئەمڕۆ ماڵ و باری ئابووری و بەقووەت بێت خەڵک ئەو هینە ناکە ئەو تەنەزولە ناکە بۆ دوژمن و بۆ ناحەزان و ڕاستی ئەو کارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی خۆمان بە ناو حکوومەتی کوردی هیچ شتێکی باشی بۆ میلەت نەکرد ئەگەر کەسێک هاوزمانەکەی خۆی شتێکی باشی بۆ بکە قەت مەجبور نییە بگەڕێتەوە بۆ کەسێک کە چەند ساڵەمە پێش شیمابارانی بەسەرێناوە ئەنفالی بەسێناوە بەڵام ئەمان شتێکیان کرد کە خەڵک وە ئەزانێن لە ئەنفال و شیمابارانەکەی ئەمان خراپترە خەڵک نان نییە بیخوا موچە نییە نەود نییە کارەبا نییە ئەنی خەڵک ئەگەر بزانێت کە ژیان نییە دەوڵەتی بۆ چیە حکوومەتی خۆی بۆچێ بەڕاستی ئەگەر خەڵک بزانێت حکوومەتەکەی خۆی شتێکی بۆکە قەت ناکرێتەوە بەغا لە دوای شکستێنانی پارتی وێکێتی لە پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم و بەدەستەوەدانی نیوەی خاکی کوردستان و شکستێنانی 26 ساڵ لە ئیدارەدانی هەرێمی کوردستان هاوڵاتیان بە تەواوی بێهیوا بوون لە حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکان کە گوزەرانیان باش بکەن بەڵکو لە ئێستادا ترسیان لەوە هەیە کە نەهامەتی زیاتریان بەسەردا بێنرێت و لە گەڕانەوەی ئەم جارەشیان بۆ بەغداد تەنازولی زیاتر لە مافەکانی کورد بکەن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.